شێواندنی گۆڕستانەکان لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە. دوایین حاڵەت لە شەقڵاوە گۆڕستانێکی مەسیحیەکان شێوێنراوە. ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە سلەیمانی ئەیەوێت بۆ ساڵی داهاتوو ڕیکۆردێکی جیهانی بۆ ئاڵای کوردستان بشێنێت. سڵاوتان لێبێت. خەریکە شێواندنی گۆڕستانەکان لە هەرێمی کوردستان لە حاڵەتەوە دەرئەچێت و ئەبێتە دیاردا. بە شێوەیەک لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو لە هەولێر و قەزای کۆیە 2 حاڵەت هەبووە و سێم حاڵەتیش کە دوێنێ بووە لە شەقڵاوە گۆڕستانێکی مەسیحیەکان شێوێنراوە. بەپێی ڕاگەیاندراوێکی دەستەی مافی مرۆڤی هەرێم شاندێکیان چۆتە شەقڵاوە و گۆڕستانەکەیان بینیوە کە گۆڕستانێکی تازەیە و 33 گۆڕی تێدایە. خاچ و ئەو چێلانەی کە ناوی کۆچکردوەکانیان لەسەر نووسراوە هەمویان شێندراون. ئاماژە بەوە کراوە ئەو کەسەی ئەو کارەی کردووە دەستگیر کراوە و ئێستا لە خۆناغی لێکۆڵینەوەدایە، بەڵام دەڵێت هێشتا نازاندرێت پاڵەری ئەم کردەوە نزم و ناپاکە چی بووە. ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە و لە چەندین چالاکی جیاواز لە شارەکانی هەرێم زۆرترین ئاڵا بە شێوازی جۆراوجۆر بەکارهێنراون. لە هەڵەبجە چالاکیەک بەمبۆنەوە ڕێکخرابوو ئاڵایەکی 132 مەتر درێژی بەکارهێنرابوو. کاتێک پەیامنێری 964 لە سەرپەرشتیاری چالاکیەکەی پرسی، ئەویش پێیوت کە ئەم ساڵ بە پێویستیان زانیوە یادکردنەوەی ڕۆژی ئاڵا بە ساڵیادی لەدایکبوونی پێشەوە قازی محەممەد ببەستنەوە کە 132 ساڵ لەمەوبەر لەدایک بووە. بەو پێش لە ساڵی 1945 لە هەمان ئەو ڕۆژەدا ئاڵای کوردستان بە فەرمی لەلایەن پێشەوە قازی هەڵکراوە. بەڵام ئەوەی لە سلەیمانی بۆ ڕۆژی ئاڵا کراوە بێوێ نەبوو. شارەوانی ئەو شارە ئاڵایەکی بە درێژی 1300 متر دروست کرد بوو کە بۆ یەکەم جارە ئاڵایەکی لەو شێوە درێژە لە سەرئاستی هەرێمی کوردستان دروست ئەکرێت. بەڵام شارەوانی سلێمانی لەوەیان مەبەستی خۆی هەیە و دەیەوێت خۆی لەسەر دروستکردنی ئەو جۆرە ئاڵا زەبەلەحانە ڕابهێنێت، چونکە لە پلانیدای ساڵی داهاتوو ڕیکۆردێکی جیهانی نوێ بۆ دروستکردنی ئاڵایەک بشێنێت کە درێژیەکەی 4300 متر بێت. چەند ڕۆژێکی کەمی ماوە وەرزی جستان دەست پێ بکات، بەڵام حاجۆمەران ئەوە نازانێت. هەر بەفری لە هەکبەدا بێت بێگومان دەیبارێنێت. جا هەر بەفر نییە، بەڵکو بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرمان لەو ناوچە سنووریا شەختە و بەستەڵەشیش دروست بووە. ئەمەش بۆ شۆفێران بۆتە جێگەی مەترسی. تیمەکانی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی سۆران لە بەیانیەوە لەلایەک خەریکی ڕاماڵینی بەفرن، لەلایەکی دیکەش بە بەردەوامی خوێڕژێنی ڕێگاکە ئەکەن بۆ ئەوەی ئاستەنجی هاتوچۆ دروست نەبێت. خوسرە و سادق بەڕێوەبەری چاکردن و ڕێگاوبانی سۆران هۆشداری بە شۆفێران ئەدات کە بە وریاییەوە لەم ڕێگایە هاتوچۆ بکەن و دەشڵێت پێویستە زنجیر لە تایەکانیان ببەستن بە جۆرێک بۆ ئۆتۆمبیلی دەبل ئەکسلیش ڕێگاکە گونجاونیە بەبێ زنجیر بەستن. ئازار و برینەکانی چەند سەماڵ بەهۆی کارەساتی ئەو لافاوەی ڕوبەڕووی بووەوە بە ئاسانی ساڕێژ نابێت. ئەوەتە هاوڵاتیانی ناوچە جیاوازەکانیش بە هەستکردنیان بە بەرپرسیارەتی بەردەوام هاوکاریەکانیان دەگەیەنە ئەو شارە. لە گەرمیان ژمارێک خۆبەخش 6 بار هەڵگریان پڕ لە کەلوپەل و پێداویستی کردووە و بەرەو چەند سەماڵ بەڕێکەوتون. سەرپەرشتیاری خۆبەخشەکان بە 964 وێت جگە لە کەلوپەلەکان پێداویستی ناوماڵ، خۆراک و هەروەها پارەشیان بۆ هاوڵاتیان کۆ کردوتەوە و بۆیان ئەبن. لە ڕووی پەروەردەییشەوە وەزیری پەروەردەی هەرێم لە ناو قوتابخانەیەکی ژێر ئاوکەوتووی ناحیەی تەچیا ئەمڕۆ بڕیاریدا سوپاس و پێزانین پێشکەشی سەرجەم مامۆستایانی سنووری چەند سەماڵ بکات لە پای ماندووبوونیان کە لە ڕۆژانی لافاوەکە دەڵێ منداڵەکانیان بە کوڕ و کچی خۆیان زانی و کاریان کرد بۆ پاراستنیان. وەزیر وتیشی هەر ئەمڕۆ بای 100 ملیۆن دینار پێداویستی و هەروەها 85,000 کتێبیشیان بۆ سنووری ئەو قەزایە هێناوە. بەپێی ئامارێک لە عێراقدا ڕێژەی هاوسەرگیری لە بەرامبەر ڕێژەی جیابوونەوە 1 لە بەرامبەر 4، واتە لە هەر 4 پرۆسەیەکی هاوسەرگیریدا 1 حاڵەتی تەلاق ڕوو ئەدات. ئەم ئامارە لەلایەن دەستەی دادوەری عێراقەوە ئەمڕۆ بڵاو کراوەتەوە کە ئامارەکە هیمانجی ڕابردووە. باس لەوە ئەکات کە ڕۆژانە زیاتر لە 870 حاڵەتی هاوسەرگیری هەیە، بەڵام لە بەرامبەر ئەوەدا ڕۆژانە نزیکەی 200 حاڵەتی جیابوونەوەی هاوسەران هەیە.
زۆرترین ئەو حاڵەتانە کە لە ئامارەکە باسی ئەکات لە بەغدای پایتەختن، دواتریش پارێزگاکانی نینەوە و چەند پارێزگایەکی تکە دێتن، بەڵام ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکرێت لە بەرامبەر هەر چوار پرۆسەی هاوسەرگیری حاڵەتێکی جیابوونەوەی هاوسەران لە عێراق ڕوئەدا. بەڕێزان، هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.